لە پاش ناوبڕەکەەوە جارێک سڵاوتان لێبێت ئێمە هەر لە بەنزخانەکانی سەبارەت بە جۆری بنزین و کوالیتی ئەو بنزینە بەرنامەکەمان پێشکەشەکەین. زۆر جار لە شۆفێر و یاخود لە خەڵکە بیستی بۆ نمونە ئەگە بنزینەکە خراپ و فڵان مادی تێکە چاکە بێت و تەنەری تێکە چاکە بێت و هیچێکەڵێ وڵات تۆ زێخی تێکە و زۆر جار ئەم شتانە باس دەکرێت لە ناو شۆفێر و ناو خەڵکە کە بە حساب ئەتوانیت جۆری بنزینەکە و باشکی بە چەند مادەیەک کەتی بکەیت. بەڵام وەکو بنزینخانەکان ئەڵێن ئەمانە ڕەنگە ڕاست نەبن و شتی تر هەبێت کە بنزینەکە چاکات ئەویش ئەوەیە کە کوالیتی بنزینەکە باشتر کرێت و بتوانرێت شۆفێرەکان سوودی لێ وەرگرن. ئێمە بەردەوامین ئێوەش لەگەڵمان نابن. ئێستا ئەو بنزینە بەڕاستی نە دەرمان هیچی تێ ناکرێت. ئەوە حکوومەت خۆی چۆن چاشیەکە جاران مەحەسەن هەبوو لە شوێنی ترەوە هاو ئێستاش دەتوان ئەوە بکەن بەس لەوەچێ گرام کەوێ خەڵک ئێستا بە 500 زۆر باشە بەزەر ئۆکتانەکەی بەرزکەنەوانێ ئۆکتانی بنزینەکە بەرزکەنەوە خەڵک باشتر گلەی نابێ بەڕاستی بەس ئۆکتانەکەی نزمە ئۆکتانی بنزینەکەی بنزینخانەیە دەرمانێک تێکن چەند لیترێک لەگەڵ بنزینەکە تێکن و دەرمانە کاریگەری بێ لەسەوی کە بنزینەکە بڵین باشتر سەر بێتوانە و دیلکۆلێنەیە تا ئێستا شتیوام نەبیستۆ نازانم شتیواش نییە دەرمانە بێ بکێتە بنزین چاک بێ تا نازانم وەکەوە. چۆنی کاکەجان بنزین تێکە؟ چەند جارێ ڕوبەڕووی ئەو حاڵەتە بوومەتەوانێ یعنی ڕاستانی هەرزان بۆ بەڵام نەوعیتەکەی کوالیتەکەی بۆ جۆرە نییە ینی جاران محەسنەکە هەبوو لەمە باشتر بوو تۆزێ بەڵی تۆ مەسەن بنزین گرام کرێتەوە و کاتە و نوعیتێکی باش نەخێر بەس من تەسەوڕەکەم ئەو بنزینە کە لە بێجیەوە بێت هەر ئەوە دانێنەوە عیبی نابێ یعنی بەس گران بێتەوە نەخراپترە بەڕای من وەکو خۆی بمێنێتەوە باشترە. والله بالنسبة سيارة من عيبي نية. سيارة تو برز. بالله برز. نكوتو ديل كوستي عليه بقى. نخير. نخير. عيبي نية لو تيام بنزينة ولا هذا كشيء نبوشوكا بنزين خوي كلي برا كم بيو أو خلطية رأى كشيء بو فيت من باقي خرابة. تيجي ملام مثلا يعني لنيوات هي كينو كشيء نية. يعني كمثلا بنزين كم بيوتر والدور داخل تكيمن. خلطك رأى كشيء بالله. يعني يكسب بريكيتو خلق بواكات اي انا والله لنيواتي كيتو زور باش قدامك الشوفيري تقريبا ل هشتا حوتو السيارة اللي اخذنا استيصالة بوانيا لما ام باستيصالة مثلا تشنجر روبروي كيشي مثلا بنزين بوتو تو بون من بنزيني باش هرزان ورقتو بلا ملاك بنزينك خراب لم ولاتي واي تشنجر روبروي بومتو تشنجر جاری وابە بنزینەکە هەرزانمە تەما گرتومی زۆرم تێکرد دوایی ئاوی تیا بووە یا نەوتیان تێکردەوە ئەو فترەی کە پێش ئەم بنزینخانە شتە دامەزرێت بە دەبە بووە ئەو کات. هەستەکەی هەرزانی بنزینیش کاریگەری هەبوو لەسەر قەڵەباڵغبوونی سەرجادەوانە؟ وڵی قەڵەباڵغ بەڕاستی زۆر قەڵەباڵغ جادا چونکە سیارەش زۆرە بەڕاستی تا بنزینی شەرزان بێ خەڵک سیارە زیاتر دەجوڵێنێ سا لیتری بە 500 بەس ئەگەر تۆزێ بڵێ چاک بێ بنزینەکەی خەڵک زیاتر تێکا بەڕاستی سارەکەشی معقولە بە 500 بەڕاستی بۆ هەموو کەس باشە بەس ئەوە یەک تۆز ئۆکتانەکەی بڵێ بەرزکەنەوە بڵێ ڕێژەی چاشەکەی بەرزکەنەوە هیچ ئیشکال دروست نابێت. بنزینە چی تایە مەسەن ئۆکتانەکە بۆی کە لای خەڵک وازەح بێت چی تایە بەس ئەم بنزینی کە ئەڵێ ئۆکتانێکی نزمە؟ وڵی ئەوان ئەوە خۆیان ئەزانن چۆنە بە جیازی خۆیان ئەکرێ ئۆکتانی بەرزی خۆیان لای خۆیان ئەزانن. چاوری زۆر تایە خەڵتەی؟ وڵڵاهی نازانم من هەرچێکی پێ بڵێم وەکووە نازانم بەس کە خەڵک سایق گلەیەکە ئەڵێ ڕاژەکەی بڵێ لۆچ پا نەکرابێتەوە بنزینە بە مەزبوطی بینێرن لۆچ زیاتر پاکرێتەوەوان دەستکاریکەن ئەو بنزینی ئشکالی نەوێ خەڵک بۆ هاوڵاتی خۆت بەسەن کە ڕەفیق تێ قزم کە سوکار تێ مەسەن سەر لە سەبارەت بەم بنزینە بێ جێڵێن چی ئەوان سارەکەی تۆ ناڵم سارەکەی تۆڵی زایرێکی بەرزە واللهی نازانم بڵێم چی خەڵکێک هەیە ئەڵێ سیارەی قەمەرۆشتی پێ ئەڵێ باش نییە بۆەوان تر نازانم بەس بەنسبەت منەوە هیچ کێشەیەکم نییە لەگەڵێ چی بکرێ باشە بۆی کە هەموو لایەک مەسەن ڕازی بن بۆی کە ئەو بنزینی هەیە والله هەر تەسفیەکان باش بکرێن جوان تەسفیە بکرێ ئەو نەوت و گازە کە تایەتی جوان بگیرە هیچ کێشەی نییە کێشەکە هەرەوەی لێەوەی خۆ خەتای بنزینخانەکان نییە لەگەڵ دیتکۆلیان و بنزینەکە لە چێ؟ وڵی زۆر خراپە
زۆر خراپە کوالێتی هیچ نییە هیچ جاران شۆفێرەکان بە تایبەتی شۆفێر تەکسەکان گریان لەوە بوو کە حکوومەت بنزینی گران کردووە بە 1000 دینار ئێستا هەرزان بوو بەڵام گرێەکە خراپتر بۆ خەڵکە لە ئەوەی پارەم ئەیا بە بنزینە گرانەکە ئێستا ئەم بە چاکنی مەشینە ئەزانین چۆنە خۆی بە شێوەیەک بێ نە بۆ شێوەی جاران گران بێ نەک بۆ شێوەی ئێساش خراپ بێت یعنی حکومەتە دەسەڵاتی ئەوەی نیە بنزینە لە حەدی وەسەتا دانێت نازان بۆ سیارەکانی خۆیانیان بنزینی تایبەتیان هەیە بنزین تایبەتیان هەیە بەڵێ بێگومان والله من وەکو گلەی نایکەم چونکو بۆ هەموو سیارێک هەر هەمان بنزینە ینی ڕەنگە سیاری بەرپرسێکی شەرە بنزینەکەی منی تێکات حسەی تایبەتیان هەیە یان جاران بازنە محەسەنە هەبوو بۆ لە پڕ نەما یان ئێسام کوالیتی کەمان دەرێکە ناتوانن باشتریکەن هیچ نەبێ وەک ئێستەنا تۆزێک باشتر تۆ ڕوبەڕووی کێشەوتەوە لەگەڵ زۆر جار نەکەر من زۆربەی ساقەکان بەردەوام لێات بنەگیرە جارێنە ئەمەیان هێناوە مەشینە 15ە ژێر ئۆتۆماتیک ناڕوات وڵی سیارە هەیە مەشینەکەی بچووکە ئەوانەی کە مەشینەیان بچووکە بۆوان باش نییە بەس ێساوەکو من وەکو خۆم کێشەم نییە والله بنزین هەرزان بوو بەس يعني بعد جار تيكي بنزين باشا عيبينيه بعد جار اشتيكي في طم يكسر وسطه دي الكل ايه كدي الكل يا في طم وسطينه بنزين خرابه طبيعي ناو ماشي نشتيكي فروي والله دي الكل ايه بس ترى قازل نقري ماشي نوع زيته بس اليوم با چاشي ما كبا خرابتر نبي استاويلياتو منزينه بەڵێ خراپتر بوو هەروەڵ بەڵێ گرام بووە و هەر نوعەتە باشەکە باە باشترە بوو بەڕێیتەوە باشتر بوو هەر وەک خۆی بووە باشتر بوو ستە خراپتر بۆ بخ سایقێک مەسەن کە دیلکۆ مەشینەی سەقەتە بێ تۆ بڵێ زیاتر سەرفکار وەگرەوەی کە بۆنمونە بنزین کە گران بوو زیاتر سەرفەکار بەوەی مەشینە شتیوە بەڵێ بە کاڵی فرێدا چۆن بۆچی خراپە بنزینە وەڵایتر بۆ مەشینەکە بۆ هەمووی خراپ بۆ فیتمەم بوو بەڵێ لە کۆتاییە هیواخوازین کە لایانی پەیوەندیدار و حکوومەت بتوانن ئاوڕێکیش لەمە بنەوە نەچن بنزینەکە گرانکە بڵێن وڵی مادام ئەم بەرنامەیەکیان کرد لەسەرەوەی کە بنزینەکە هەرزان بۆ خەڵک گلەیەکە لە هەرزانی بنزینەکە نا خەڵک گلەیەکە لە کوالەتی بنزینەکە هیوادارین کە لایانی پەیوەندیدار و حکوومەت بتوانن ئاوڕێک لەم بابەتە بنەوە چونکە هاکە سایرەکان هەمویان پەچیان کەوت لە سەر شەقامەکان ئێستا کە من و پێشەوەی وێنەگر هاتین بەرەو ڕووی ئەم بنزینخانەیە دوو سیارەمان بینی پەشی کەوتبوو بەبوونی قەرباڵخی شەقامەکە نەمانتوانی چاوپێکردن لەگەڵ ئەو شۆفێرەیە بکەین کە بۆچی سیارەکەی پەشی کەوتووە بەرحاڵ ڕەنگە ئەیژەشێ بێ لە هۆکارەکانی کە کوالەتی بنزینەکە باش نییە بەیوای ئاوردانەوەیکی باش و جددی تەنها بەرنمەیەک نەبێت و سیرکردنیان بەرنمەیە نەبێت چونکە ئەمە خواستی هاوڵاتیانە ئێمەی خینە ڕوو تا بەرنمەی داهاتوە خواتان دەسپێرم کاتێکی شاد یەکتر بینی خواتان لەگەڵ پێشتر هاوڵاتیان و شۆفێرەکان و بەتایبەتی شۆفێرە تەکسیەکان گلیان هەبوو لە لایانی پەیوەندیدار و حکوومەت کە بنزین نرخێکی هەرزانی نییە دواتر بڕیاریرا بنزین کرا بە 500 دینار نرخەکەی لە هەموو بنزینخانەکانە بەم شێوەیە 500 دینار بەڵام لە دوای ئەوەی کە بنزین هەرزان کرا هەمووی بوو بە جۆرێک بنزین کە پێی ئەوترێ بنزینی بێجی ئەو بنزینێک ئێسایەت بنزینێکی خۆمانی بازیانە بێجیە بەڕاستی نسبەی ئۆکتانەکەی کەمە لە هەموو بنزینخانەکان وایە بامان شێوە هاوڵاتیان و شۆفێرەکان گلیان هەیە لە جۆری بنزینەکە زۆربەی زۆری هاوڵاتیان و شۆفێرەکان ئەڵێن بڵێ بۆ دیلکۆ خراپە و دیلکۆلی ئەیات و فیت پمپ ئەگیرێت و دواتر مەشینەکە وێرانە بێت لەگەڵ دیلکۆلیان و بنزینەکە لە چێ وەڵی زۆر خراپە لێشی لە بنزخانەکانە جارێکیان ڕاوەستا بووم کابراایەک جگەرێکی داگرستان لە بنزخانەکەیان صاحب بنزینەکەوتی کوڕە دایگرسێنە و نەفەسیشی لێ بە خۆمین ئاو گڕ ناکرێت